ئەمڕۆ ئەلحەمدولillah پرۆسەی دادگاییکردنی 5 لە چالاکوانانی بادینان بەڕێوەچوو لە پرۆسەیەکی ئازاد و عادیلانە ئێمە زۆر لە دەستەی سەرۆکایەتی دادگا ڕازین و سوپاسیان دەکەین کە مادەکەیان گۆڕی مادەی ئەو بەڕێزانە کە بەپێی مادەیەک لە یاسای ژمارە 23 ساڵی 2023 یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوراقیانی حالە کرابوو لەلایەن ئاسایشەوە بەڵام محکەمە مادەکەی گۆڕی بۆ مادە 56 اتفاق على جینای ئەو جونحە بەپێی ئەو مادەیە هەریەک لە بەڕێزان دکتۆر عامر خالید ئازاد کرا بە ئیفراتکردن ئازاد کرا بەڵام هەریەک لە سولێمان کەمال و سولێمان موسا و جەمال خەلیل ئەمانە لەگەڵ فرسەت ئەحمەد ئەمانە بماوەی 1 ساڵ لە ڕۆژی 6 بۆیان حسابە واتە ئەمڕۆ مودەکەیان تەواو بووە هەر ئەمڕۆ ئەوانیش ئازاد دەکرێن بە کۆی گشتی پرۆسەکە پرۆسەیەکی بەڕاستی لە ئەسڵدا ئەسڵەن ئەو تۆمانە هەر وجودی نەبووە بەڵام ئەمە کاتی خۆی لەبەر ئەوەی بەڕاستی نایشارینەوە مردنیان پێ پیشانداوین بۆیە بەتایەکەی مەمنون بووین ئەمڕۆ هەر هەمویان ئازاد کردن ئینشاءالله و سوپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین لە پەرلەمانتارە بەڕێزەکان لە فراکسیۆنە جیاوازەکانی هەرێمی کوردستان چالاکوانان ڕۆژنامەوانان ڕاگەیاندکاران لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان کە هەمووتان قسووریتان نەبووە هەمووتان بەشێکن لەو پرۆسەیە کە هەوڵ درایە بۆ ئازادکردنیان و سوپاسی بەڕێز سەرۆکی دەستەی مافی مرۆڤیش دەکەین کە ئەمڕۆ خۆی لە ژووری دادگا ئامادە بوو و ئەمڕۆ مامەڵە و ڕێکارەکانی بەڕێوەچوونی دادگایی زۆر جیاواز بوو لەگەڵ جەلساتەکانی دی و دووبارە سوپاسان دەکەین و هەموو لایەک بەخێر